بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت. لەم بەرنامەیەدا قسە دەکەین لەسەر ئینتیمای تاشی کورد و پرسیار دەکەین. بەڕاست لە ئێستادا تۆمەتبارکردنی تاشی کوردی بەوەی کاکێروی ئینتیما و هەستی نەتەوەپەروەریان ڕووی لە دابەزین کردووە. قسەی ئەو هێز و کەسایەتیانە نییە کە هیچ نوێرێکی نەتەوەی نەماوە لە ئەسڵڵا خۆیان پێشەلیان نەکردبێت. ئایا بەڕاز نەوەی تازە کە پشتیان لە ڕابردوو کردووە و تەنها چاویان لە داهاتووە و لەو ئێستای ئێستاشماندا تێناگەن بێباگنین لە بەرامبەر خەمە گەورەکانی نەتەوە بەو ئیعتیبارەی ئینتیمای ئەوان لە ئێستادا بۆ چەند خەمێشی بچووکی لە شێوەی هاتن و نەهاتنی موچەیە. تۆمەتبارکردنی دەسەڵات و هێزە کوردیەکان بەوەی کە لە پشت لاوازبوونی ئینتیمای تاشی کوردەوەن تۆمەتێکی زۆر بێبنەمانیە، بەتایبەتیش ئەگەر ئەوە لە بەرچاو بگرین کە ئەم دەسەڵات و ئەم هێزانە خاوەنی چەندین دەستکەوتی گەورەی نەتەوەیین کە دواترین دەستکەوتی نەتەوەییان ڕیفراندۆمەکەی ساڵی ڕابردووە. قسەکردنی هەندێک هێز و کەسایەتی لەسەر پرسەکانی پەیوەست بە ئینتیمای هاوڵاتیان ئەوەندەی بۆ چەواشەکردن و قۆستنەوەی هەستی نیشتیمان پەروەرانەی خەڵکە بۆ مەرامی سیاسی بۆ هیچ شتێکی تر بووە. کاتی ئەوە نەهاتوو هەموو لایەک لەوە تێبگەن کە ئینتیمای تاک لە دوای قۆناغی خەباتی ڕزگاری ئەوەندەی دەچێتەوە سەر ئەو مافانەی کە لە کاتی شۆڕشدا چاوەڕوانی بوون بۆ هیچ شتێکی تر نییە. بۆ قسەکردن لەسەر ئەمە هەریەک لە بەڕێزان مامۆستا ڕێبەر عەلی چاودێری سیاسی کاگە ڕێبین ڕەحیم کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵمانن. بەخێراتتان دەکەم. سوپاسان دەکەم زۆر سوپاس. مامۆستای بەڕێز با لە بەڕێستان و دەست پێ بکەم. دەگوترێ ئەمڕۆ ئینتیمای تاشی کوردی ئینتیمایشی لاوازە. ئەم قسەی ئەگەر وەکو ڕەخنە وەرێ بگرین تا چەند ڕەخنەیەشی مەوزوعیە. بەناوی خۆی بەخشندە و مێرەبان. لە ڕاستیە وشەی ئینتیما پەیوەست بوون سەر بەو شتانە دوو بەشە بەشێکیانەوەیە کە تۆ خۆنەویستە وەکو بۆ نمونە تۆ چ نەتەوەیەکی چ خاشێکی ئەمانەیانی مرۆڤ دەستی خۆی تیانە بۆ ئینتیمای بۆ شوێنە هەیە کە لەوێ لەدایک بۆ گوزەرانی کردووە و زمانی دایشێتی. ئینتیمایەکی کەش ئینتیمای بیر و باوەڕە کە مرۆڤ خۆی هەڵیا بژێرێ و پەیوەستە بێ پێوەی. بەنسبەت تاشی کوردی ئێمەوە تەوان لەبەرەوەی ئێمە میلەتێک بووین ژێردەستە دەوڵەتمان نەبووە داگیرکرد بەردەوام داگیریان کردوین. کورد بەردەوام هەستی نەتەوەی و ئینتیمای بۆ نیشتیمان و نەتەوەکە و بۆ زمانەکەی خۆی بەردەوام ئەمە بە گەرمی پاراستوێتی. هەتا ڕۆژهەڵات ناسەکان لە لێکۆڵینەوەکانیانە لەسەر کورد ئەو بەشە کورد ناسیانەی کە لە زانکۆکانی ئەوروپا هەیان بووە ئەڵێن کورد توانیوێتی لەگەڵ ئەم هەموو داگیرکاریە بەرگری لە زمانی خۆی بکە لە کللتوری خۆی بکە خۆی جا بکاتەوە لە نەتەوەکانی فارس و تورک و عەرەب کە دەورەیانە و داگیرکەریش بوون بۆی. بەتابەتی لە کاتی شۆڕش لە کاتی خەبات شۆڕشەکانی کوردیشەوە نیشانەوەیە کە کورد شۆڕش و خەباتی نەوەستانەوە بەردەوام دژی داگیرکەران وەستاوە. بەڵام لەم ساتە وەختەی کە کوردستان پیای تێپەڕە بە هەرێمی کوردستان یەتە پێشەوە ئێمە بەرەوە ڕۆین کە دوای 27 ساڵ حکومڕانێکی پتە بکەین دەوڵەت دروستکەین یعنی ئەگەینە ترۆپکی ئەوەی کە شتەکانمان پێ بکە بەداخەوە ئەمانەی کە سەرپەرشتی سیاسەتی کوردیەکەن ئەکەو ناو هەڵە گەورانەوە کە میلەتەکە بەرەو قەیران هەڵە کێشەی گەورابن بۆ نمونە قەیرانی ئابووری بۆ نمونە قەیرانی سیاسی بۆ نمونە هەڵەکانی ڕێفراندۆم و بەرەو دەوڵەت بوون یعنی ئەو خەونە گەورەی کورد دوای سەیرەکەی بەداخەوە یعنی وای لەیە کە خەڵک پێچەوان نابێتە ئەلێرەوە خەڵک قسە لەواکە کە دەسەڵاتێکی کوردی ناوخۆی خۆی وێران کرد بێ ململانێ بکە دەستگا و مؤسسە دەستگا دیموکراسیەکانی خۆی لەکەدار بکە لەناو خۆیان یەک نەبێ هەنگا و پلانیشی نەبێ بۆ ئایندە بۆ دەوڵەتداری ئەمە واکە ئەم تاشی کووردە ئەم گەنجە لاوە ئەم خەڵکی کە لە کوردستانە ئومێدێک کە ئەتوان بڵێم 100 ساڵە کۆی کردوێتەوە کە ئەم میلەتە بە ئامانجێ بکە بەداخەوە کورد بەدەستی خۆی واکە کە خەڵک هیوا و ئومێدی نەمێنێت. ئێسایەکێک لەو شتانەی کە بەڕاستی بەهێز ئەوەیە کە خەڵک گومانی بۆ دروست وە لەم دەسەڵاتە کوردی کە جارێکیکە بتوانێت ئینتیمایەکی بەهێزی نیشتیمانی بۆ خەڵک دروست. زۆر چاکە کاگێ ڕێبین کەواتە ئەگەر دابەزینێکیش هەبێت لا کێروی نەتەوەی لای تاشی کوردی ئەوەندەی ئەم دەسەڵاتە یا هەڵەکانی ئەم دەسەڵاتە بەرپرسیارە شتێکی تر بەرپرسیار نییە. قسەی بەڕێز لەبارەوە سڵاو بۆ ئێوە بۆ بینێرە بەڕێزەکانتان بۆ مامۆسای خۆشەویست. لە ڕاستیە کاک شۆڕەشێمە جارە پێشەوەی کە من وەڵامی پرسیارەکەی جەناب بمەوە ئەمەوێ بڵم کە
ئینتیما بریتە لە نەمامی گەشەکردنی خۆشەویستی یعنی ئەگەر تو خۆشەویستی بۆ خۆی تۆیەک بێ ئینتیما ئەو دارەیە کە وەکەڵێ لە حاڵەتی گەشەکردنی ئەو خۆشەویستیایە وەلا خۆشەویستیە ئەکرێ ئەم ئینتیما بۆ نیشتیمان بۆ خێزان لە کۆمەڵگەی کوردوواریە تەنانەت هاتۆتە خوارەوە بچووک بۆتەوە بۆ عەشرەت بۆ شار بۆ حیزب ئەمە ڕۆ سیاسیەکەی بۆ لە وەکیانی سیاسی بۆ ئینتیما بۆ لە ڕۆدینیەکەی و ڕیوەئاینەکەیەوە هەتایەتە سەر ئینتیمای نەتەوەی ئەڵبەت دیارە کە مەم شەو قسە لەسەر وەکەڵی دیوەنەتەوەی و نیشتیمانەکەیەکەین کە ئینتیمای تاکی ئێمە من بڕوام نییە ینی ئەگەر پێت وابێ مەسەلەن ئینتیمای تاکی ئێمە لە ئێستادا تقریبا وەکو ساڵی هەفتاکان و هەشتاکان و قۆناغی شۆڕش بێ حتمما وانە چونکە پێویستی شەوانە بێ ینی طبیعیە وانە بێ بۆچی طبیعیە وانە بێ خۆتە زانی لە هەموو حاڵەتێکی شۆڕژگێڕیە ئینتیما و حاڵەتی بەرگریکردن و شۆڕشکردن و دیفاع وەلا بەقوتر و بەهێزترە کە تۆ ئەچیتە حاڵەتی حکومڕانیکردن دیارە ینی ئینتیماکە ئەگۆڕێت بە چاوەڕوانیکردن لە وەکەڵێ ژیان و خۆشگوزەرانی دواتر وردە بەشێک لە ئینتیماشە گۆڕێ بۆ ڕخنە بۆ ڕخنەویستم بگەمە کۆتایی کاکشۆڕژم بوو لە بۆیە ینی نەبە نەنگی حساب دەکرێت بەشی هەرە زۆری نەباوەی کە تۆ بڵی بۆکەڵی هاوڵاتیانی ئەم وڵاتی ئێمە هاو نیشتیمانیان وەلا یا ئینتیمانیە هەر بۆ نمونە ینی یەشتێکت پێ بڵێ من پێم وانەیە کە ئێمە لە حاڵەتێکی زۆر خراپی لاوازینی ئینتیمان نیشتیمانیەتەوەی شابین ساڵی 2014 کاتێک کە داعش بەلاماری هەرێمی کوردستانیدا ئەوە گەنجەکانی ئەم وڵاتە بوون ڕۆشتن بەرگریان کرد گەنجێک ئامادە بێ بە سیارەیەکی وەکەڵێ خەفیفی سووکەوە خۆی بداتە بەر سیارەیەکی بۆمبڕێژکراوی داعش بۆی ئەم شەهید ببێ و وەکەڵێ کوردستان ئازاد بێ و 40-50 هەواڵی پێشمەرگەی شەهید قسەیشی جەناب بوەستم بەڕێزت باست لەوە کرد کە تەبیعیە ئەگەر ئەم ئینتیمایە لە ئێستادا وەکو ئەو ئینتیمانە بێ کە لە هەفتاکاندا لە سەردەمی شۆڕشدا هەمان بۆ بەڵام قسە لەسەر ئەوە نیە قسە لەسەر ئەوەیە ئەم حاڵەتی دابەزینی کێروی ئینتیما لە ئێستادا بە شێوەیەشی تەبیعی نیە ئەزانی کاک شۆڕش خۆی حاڵەتەکە حاڵەتی تەبیعی نیە ئێستا بەرمەبنای کۆمەڵی ڕووداوە ینی شتێ پێ بڵێم مەسەلەی 16 ئۆکتۆبەر ڕوودا و حەدەسێکی گەورەیە کە تقریبا وەکەڵێ بێ هیوایەکی گەورەی لە لای تاکی ئێمە دروست کردووە ما بە حاڵەتێکە کە ئینسان ناتوانێت مەسەلەن حاشای لێ بکە بۆیە مەسەلەن تۆ خەونی گەنجێک کە بینی بە هەموو توانایەوە بەشدار بۆ لەوەی کە ڕیفراندۆم و پرۆسی سەربەخۆیی و دەبینێ مەسەلەن تۆ لە ناکاو تووشی ئەم شکستە گەورەیەکی وە هێزێکی سیاسی مەسەلەن تووشی ئەم وڵاتە تووشی ئەم بەشێکی ئەو هێزە سیاسیش ئەم وڵاتە تووشی ئەو ئەزماکە حتمما ئەم تاکە تۆ بێ چاوەڕێ ئەوەی لێ بکەی کە ئینتیمای لاواز بێ زەعیف بێ بێتاقەت بێ ڕەخنە بگرێ جنێ و بدا مەسەلەن لە فەیسبووکەکەی خۆیەوە چی پێی خۆشە بێڵێ ئەمە تەبیعیە بێت تۆ چاوەڕێی لێ بکەی بەڵام تەبیعی نییە بیستم ئەوە بڵێم کە مەسلەی دروستکردنی ئینتیما کاک شۆڕش من کە هاتیشم لەگەڵ هەندێک لە برادەرەکانم کە لێرەن بەندێکی گفتوگۆم کرد مەسلەی دروستکردنی ئینتیما پرۆسێسە یعنی لە خێزانەوە دەست پێکا بۆ قوتابخانە بۆ خوێندنگا بۆ زانکۆ بۆ پەیمانگاکان و ئیلا ئاخیری هەتاوەکو هێزی سیاسی و یانی وەکەڵێ سەقافی و ناوەندە ڕۆشنبیریەکانی ئەم وڵاتە بۆیە ناکرێت پێت وابێ مەسەلەن کەسێک تۆ بۆی ئینتیمای پێ دروست بکەی بۆ ڕەچەتەیەکی دکتۆری ببنووسی بڵێ ئەمانە بخۆتۆ کێروی ئینتیمای تۆ بەرزە بێتەوە بۆیە بەداخەوە کللتورێک لە بەتایبەت ئەم زۆنە دروست بووە کە هەرچی شت هەیە بێزراوە و هەرچی شت هەیە سوکایەتی پێکرێ ئەمەی کە تقریبا وەکەڵێ لە ماوەکانی 2000ەکان بەرەو دواتر هەرچی پیرۆزی هەیە سوکایەتی پێ بکرێ هەرچی سنوور هەیە ببەزێنرێ هەرچی ئەوەی کتۆ پێت خۆشە بیڵێت بەبێ ئەوەی بزانی ئەمە لایەنە سلبیەکەی چیە ئەمەش بەشێکی دەبێت نەتیجەکەی بریتیە لە کاڵکردنەوە یان لاوازکردنی ئینتیما وەزایدەن هەتا یعنی زۆر ئاسایی بۆتەوە کاک ینی کاک شۆڕش تۆ متابعە بکە ئێمە لە سوسیال میدیا ئاگادارین ینی کابرا مەسەلەن فرۆشتنی لایە لە وڵاتەی زۆر پێ ئاسایی است کللتوری جاشایەتیکردنی زۆر پێ طەبیعیە لایەک لە وڵاتەکەت بە سەروەت و بەخاکەوە فرۆشراوە لەم شارە نابینی دژی ئەو هێزە سیاسی کە بەشێکی پاڵپشتی ئەم نەبوون خۆپیشاندانی تۆ چۆن ئەمە تەفسیر دەکەی تۆ چۆن ئەم حاڵەتە تەفسیر دەکەی یانی ئەمە پەیوەندی بە دابەزینی کێروی ئینتیماوە هەیە یان پەیوەندی بە ملانەی سیاسیەوە هەیە چونکە ئەم قسەیەشەیە بەڕاستی خۆی لە ڕاستیە
چونکە بە تایبەتی قسە بکەین لەسەر شانزەی ئاب و کاریگەری لەسەر ئینتیما خۆ دەزانی بۆ چوونی جیاواسەیە یعنی شانزەی ئۆکتۆبەر یەک لە هەنانە هەڵناگرێ قسەکەی کە ڕێبین ئەو بەشەی تەواو کە ئەبێ پرۆسەی یعنی ئینتیما لە دام و دەستگاکانەوە دەست پێ بکە بەڵام لەکوێ خەڵک بێ هیوا بێت تۆ بێ بە یعنی خاتری کەس نەگری بۆ نمونە خەڵکی کوردستان چی بکە لەوەی بە هەموو شێوەیە ئامادەیە لەگەڵم دەسەڵاتەی خۆیان خەڵکی کورد هەمووی کە بە جیاوازی ئینتیمای سیاسی و ئەوانەشیانەوە لەسەر سێشت کۆک بوون خاڵی هاوبەشیان ئەم سێشتە زۆر گرنگ بوو یەکەم لەسەر مەسلەی دەوڵەتی کوردی و مافی چارەی خۆنووسینی کوردەوە هەموو کوردێک لەسەری ڕێک بۆ بە تایبەتی لەم هەرێمە دوان نەبووە گرفتیە بێ لەگەڵێ دووەم بنەما دیموکراسیەکان کە ئەم وڵاتە لەسەر بنەمای دیموکراسی و دام و دەستگا دیموکراسیەکان بە سێم خۆشگوزەرانی و کامەرانی کە خەڵک چاڕوانەکە لەم دەسەڵاتە کوردی خۆی لەداگیر ژیانێکی خۆشگوزەرانی بۆ دروستکە ئەم دەسەڵاتە لە هەرسێک لەم سیانەی یاوە بۆ نمونە لە مەسلەی دەوڵەتی کوردی ئاخر کاکە ڕێبین خەڵکێکی قوربەسەر چی بکە دەسەڵاتێکی سیاسیە هەموو خەونێکی بۆ دروستەکە ڕیفراندۆمەکەم بەڵام سەیرەکەی بە فەشەلێکی گەورەوە ئەمە خەڵک بێهیواکە ئەمە وای لێکە کە خەڵک بێهیوا بێ لەم دەسەڵاتە کورد عفوم کە مقاطعایکی بچووک دەکەم تەنها 15 ثانیە حەزەکەم بە ئینسافەوە لەوە ینی قسە لەسەرەوە بکەی ئەوە کۆی دەسەڵات و سیستمی حکومڕانیکردنی ئەم وڵاتە نییە شانزەی ئۆکتۆبەر تووشی بەستەکوتریە شانزەی ئۆکتۆبەر یەشێکە لە نەتیجەکانی ڕفراندۆم ئەوەیە مەسەرەوە دووەم بنەما دیموکراسیەکان کاکەوە هەموو بە بەرچای هەموو خەڵکی کوردستانەوە ئەوەی ئەم دەسەڵاتە بە بنەما دیموکراسیەکانی کرد با بە دەواری شەڕی نەکردووە لە پەرلەمان داخستنەوە لە تەزویرکردن لە هەڵبژاردنەوە لە سوکایەتیکردن بە دام و دەستگا و هینەکانی هەڵبژاردن ئەمە دیموکراسیش یعنی هەتا قسەیەم سەرکردانە کە ئەیکەن تاگڕەویەکی گەورەی پێوە دیارە ئامادەنی دەستی دیموکراسی بکەن گەورەترین یعنی کاڵی دیموکراسی یعنی جاکردنەوەی دەسەڵاتەکان پەرلەمان لەسەر هەموویەوە ئەم پەرلەمانە داخرێ یعنی ئەمە دیموکراسیەتیش خەڵکی بێهیوا کرد خۆشگوزەرانی خۆشگوزەرانیەوە قسەی نایە کە ئەم دەسەڵاتە چۆن ئەم میلەتەی بردۆ بە قەیرانە چۆن فەشەلی ئابووری هێنەوە چۆن قەیران بە قەیرانە سپێرێ عەقڵێکی چارەسەر نییە کەواتە تۆ ئەم سێ بنەمایی کە خەڵک لەسەری ڕێک بوو هیوای پێبوو ئەم دەسەڵاتە بە دەستی خۆی تێکیشکانەوە ئەم خەڵکە سادەیی ئەگەر بێهیوانە بێت لەم دەسەڵاتە بەڕاستی بێهیوا بۆ لەم دەسەڵاتە کە جارێکی کە بتوانێت ئەمانە بنیاد بنێتەوە یعنی 100 ساڵی کورد خەباتەکە ئەبێت تۆ بە زۆر بە هەستیاری ئەم خەباتە پارێزگاری لێ بکەیت بەڵام بەداخەوە ئەم سەرکردایەتی سیاسی بڵیان بە ئەوە بەڵام قسەی کاگڕێبین بە ئەوەش بڵێم شانزەی ئۆکتۆبەر بەڕێزم شانزەی ئۆکتۆبەر ئەگەر بێلایەنە سەیریکەی نەگوەکو یەکێتی و پارتی ئەمە دەرەنجامی ئەم ڕیفراندەوە فاشیلەیە کە ناخۆی بۆ ئامادە نەکرا زەمینەی بۆ دانەدا یەک وڵات لە دنیای نەبوو پشگیری بکە ئەمە فەشەلەکەیەتی تەمان دوای فەشەلەکانە بۆ ڕیزەکەم لە چیا فەشەلێنەوە بە تەنها یەکێتی نەبوو پارتی لەگەڵ شەریک بوو پارتی و یەکێتی ئەمەیان بەسەر خەڵکەیانە ئەمجا باسی کللتوری جاشایەتی کرد کە ئەمە کللتوری جاشایەتی وەرە لە مێژووی کووردا سەیری کللتوری جاشایەتی کە یعنی بەداخەوە یعنی دەستی ئەم دەسەڵاتە کوردی ئەم هێزە کوردیانە جۆرێک لە جۆرەکان ئەمانیان پەیڕەو کردووە ئێستا ناتوان بە یەکتری بفرۆشنەوە بۆ نمونە ئێستا پارتیە بۆ یەکێک گەڵە جاشایەتیەنەوە یەکێتیش یەکسەر لە سیوێکی ئاب و لە دنیا قسەیەتە سەرەوەی کەواتە یعنی کللتوری جاشایەتی کە لە ناو میلەتی ئەمە بەداخەوە یعنی دوژمنانی کورد دروستیان کردووە بەڵام لە دیکۆمنت و کتێبەکانە بەشێکی زۆری دێتە پاڵەوەی ئەم دەسەڵاتی کوردیە یەکێتی پارتی بۆ ململانی یەکتری دەستیان بۆ ئەم شتە حرامانەش بردووە لەبەرەوە کە کاتێک قساکەین بەڕاستی بێت جۆرێک لە یعنی بەواقعی قسە بکەین بێلایەنانە سەیری مەسەلەکە بکەین شانزەی ئۆکتۆبەر یەکێکە لە بەرهەمەکانی فەشەلی ئەم ڕیفراندۆمەی کە بەرنامەی بۆ دان فەرموو کاتت دەدەن بەچی بێرەکەنی وەڵا ئەزانی من وامزانی مامۆساکەوەکو چاودێری سیاسی قسەکە ڕێک بزات لە دەروی وەکەڵێ مەشهەدەکە ئەزانی من حەقی خۆمە لەو چەندەکەی بە منێدەی مقاتەعەمە مەسلەی مامۆسا باسی ئەوەی کرد کە لەم ئەو سێ داواکاری کە خەڵک چاوەڕوانی هەبوو من هەرسێکیان بە سێ کۆمنتی بچوو قوڵامەیەمەوە مەسلەی دروستکردنی دەوڵەتی کوردی مامۆسا جەنابیشی دەزانی خەونی 100 ساڵی ئەمەیە کۆی دەسەڵاتی کوردی و کۆی هۆیزە کوردیەکان بەرپرسیار نین لە دروست نەبوونی دەوڵەتی کوردی تۆ بێ هەلومەرجی
ناوچەی نێودەوڵەتی و زائیدەن ئەوەی تا ئەمە ئێستا دەوڵەتمانی و ئەو ناوکوکێ ناوخۆیانش کە لە مێژوو هەمیشە بۆ ئێمە دووبارێ کاتەوە بخوێنیتەوە اینجا بەتەنها نەڵی فڵان ئەم قسەی تۆ وەکو ڕەخنە کاک لەوانە هەیە کە ڕێبیان ئەزانی کاکین کۆڵی ئەمە بکەیت ئەزانی من وەڵامی هیچ نایمەوە هەتاوەکو قسەی خۆم نەکەم چونکە دەزانم تۆ ئەتەوێ بمبێ بۆ شوێنتر ئەمە مەسەلەی دەوڵەتەکە من بە مامەساڵم ئەو بنە ئەو هۆکارانەی وەکەڵی هۆکارە قلیمەکان نێودەوڵەتەکان نەبووە وەکەڵێ بۆتە هۆکاری و کێمە دەوڵەتمان نەبێ هیچم نەبینی مامەسانی بە دێڕێک نەیوت مەسەلەن دوژمنانی ئێمە نەیانێشتووە بە درێژایی تاریخ ئێمە نەفەسێک بدەین ئەوەمان پێڕاوە ببینن کە ئێمەش خاوەنی کیانی خۆمان بین ئەمە یەک دوو مەسلەی بنەمای دیموکراسی مامەسا باسی داقستین پەرلەمان و تەزویراتی مامەسا وەڵڵهی ئەم جملانە زۆر سواون خوا با دووبارەی نەکەین یعنی ئەگەر بێتە سەرەوە کاتەکەی ئەم بەرنامە شەڕاوە 4 جملەی مفیدیش بە بینەران ناڵین پەرلەمانی کوردستان بەرهەمی ڕێکەوتنێکی لایەنە سیاسیەکان بوو بەرسەرۆکی ئەم پەرلەمانە لە بزوتنەوەی گۆڕان بوو بزوتنەوەی گۆڕان لای خۆی اتفاقیەکەی هەڵوەشاندەوە ئێمەش اتفاقیەکەمان هەڵوەشاندەوە ئێمە پەرلەمانی بۆ داخی بەڵێ لەبەر ئەوەی ئەنوویست ئەوەی ئەو مەشهدانەی لێرە هەبوو ئەو سووتاندنی بارەگانە ئەو ئاژاوە و ئەو مشکلاتی کە لێرە هەبوو وەکەڵێ هەناردە بکرێ بە هەولێر و ئەو هەولێری پایتەختی هەرێمی کوردستانە وەکەڵێ جیاوازێکی هەیە لەگەڵ شارەکانی دیکە بۆیە نەهێشترا ئەوە ببرێ بۆ ئەوە یوادارم نەچینەوە سەر ئەو ئینانە چونکە تا تۆ تا بەیانی قسە بکەی منیش وەڵامم پێ بۆی کە وەڵام دۆ مەسەلەی خۆشگوزەرانی هاوڵاتیان مامۆستا جەناب دەزانی ئێمە لە دوای ساڵی 2023ەوە کەوتینەوەی کە پێمان بوترێ وەکەڵێ داهاتێک بێتە ئەم وڵاتەی ئێمە لە دوای ساڵی 2023 تا ساڵی 2013 ئەم وڵاتەی ئێمە کەم تا زۆر لە خۆشگوزەرانیە بووە لە بابی موچە لە مەسەلەی سولفەی ئەقاراتی زەواج لە مەسەلەی سولفەی ئەقاراتی خانوو یعنی ساڵی 2011 مامۆستاکە حەفەی شوبات ڕوویە خەڵک وەکەڵێ هەرچی شت هەیە هەبوو ئەم چەند ساڵە دەگوترێ ڕێگەی خۆش کرد لە نەتیجەی مامەڵەیەشی ناتەندروستانی ئەم دەسەڵات و ئەم حکوومەتە کە ئێمە دۆخمان بەمە بگا کە تێیدا تا ساڵی 2013 کە 2014 بودجێ ئێمە بڕێ ئیتر لەو کاتەوە مامۆستا جەناب دەزانی ئەو بەشەی ئێمە کە لە عێراق بڕاوە ئێمە نزیکی 3 ملیۆن ئاوارە هاتوونەچە ناوخاکی هەرێمی قسانە زۆر دووبارە بەڵام من ناچارم بیڵێم لەبەرەوەی مامۆستا ئاخر دەزانی خۆ جملە توور دەدامنی دەتوانم جملە توور بدەم بەسکە ئەو جملەی توورداوە دەبێت من تەوزیحی بە بینەرەکان بدەم بڵێم کاکە یعنی قسەوە ئەو مامۆستا ئاڵێ مەسەلەی خۆشگوزەرانی دەسەڵات نەیتوانێت حیج بکا و ئەم دنیا بووە بە خراپستان ناوانییە کاکە نە دنیا خراپستانەوە نە بەوشی ئەوەش خراپە هەتا ساڵی 2013 مامۆستا منیش آخر ما بەستا دەتوو ئەوەش بڵێ ئەو حقیقەتەش بڵێ هۆکاری خراببوونەکە چی عزیزم یعنی هۆکاری خراببوونەکە ئەوەیە یەکێتی و پارتی لە بانکی حکوومەتەکەیان پارە هەیە و نایدن باوڵاتیانی وڵاتە کاکە خۆیان ئەم مەشەدانە ڕۆن و ئەم دیمەنانە ڕۆن و خەڵکەشکەوەی عزیزم ئەم جووەرە لە تێفکرینی تۆ ئەم جملە تووردانانەی داعیەکانی ئێوە بەشێکی ئەم ئینتیمایان لە وڵاتە کاڵ کردووەتەوە بوون بەداعیە کە یعنی ناتوانێت حقیقەت بە خەڵک تۆ چاودێری سیاسی قسەکە یا و پلانی سیاسی ئەبێ هەڕوونەتەواتی کوردی دەیەوێت ئەوەت پێ بڵێ دەیەوێت ئەوەت پێ بڵێ وەڵا یەک تخوا کاک سۆڕژ یەک ڕستە کاکدایە لای خۆ یاداشتی ئۆکتۆبەر لەسەر سەر 16 نا ئەبێ یاداشتی لای ئەڵێ یەکێتی پارتی و بەرهەمی ڕیفراندۆ میشە مامۆستا عزیزی من ڕیفراندۆم چ ڕەبتی بە 16 ئۆکتۆبەرەوە هەیە یعنی لەکوێن لە پنتێکی ئەم هینە پێم بڵێ کاکە ئازیزی من بەشێک لەم حیزبە ببوون بە دەستکێشی هێنانی دەوڵەتێک و زۆر باشە زۆر مەکردوی لایەنەکانی ترۆ هەیە ئێوە چ بەرژەوەندێکتان لەوەدا هەیە ئینتیمای ئەم خەڵکە بەستە زمانە ینی کاڵکەنەوە ئێوەش مەگەر کورد نین کاکە ڕێبینەوەی بۆ ڕاستکەمەوە خزمەتی چێ بکەن من بێلایەنم ینی تەمسیلی هیچ لایەنێکی سیاسی ناکە بەخوا ماوەساوانیە تۆ بە من وا بڵێ ئەزانی ماوەسا زۆرمان بینی لەمانە بێلایەن بوون و کاتی حەملەی انتخاباتات کاندیدی دوای نەقدی قسەکانی بکە لای خۆت یادەشکە باشە وەڵام من ئەوە خەڵکی کوردستانی زانێ ینی پێشتر ئینتیمای حیزبی وازم لێنەوە سەر بەخۆم ئەوە سەر بەخۆم وەکو چاودێری سیاسیش کە تۆ سەیری وەزعەکە کە ئەبێ ئەوەی کە ڕووی داوە بیخوێنیتەوە ئێستا ئێمە من بەستەنها قسەم لەسەرەوە کردووە کە بینی ومە و خەڵک بینیێتی بە ئاشکرا دیارە ئەم وڵاتە کە درا بە ئاوا کاکە بەرهەمی ئەمەیە ئەم دەسەڵاتە کوردی چێ دەسی گرتووە ژیان خۆش نەکات چێ دەستی گرتوم هەموو سەرۆت و سامانەی کوردستان کە خۆیان ئەڵێن بە گەندەڵی بەهاتە خێشی نەخوازرا و دەستی ئەم دەسەڵاتی گرتووە کە بەغدا لە دوای 2013ەوە بەسەر ئەم هەرێمەدا سەپاندەتی ئەوە قسەی ئەوە بەڵێ ئەوەش تاوان بەرهەمی چییە بەرهەمی شکستەکانی حەزەکەم لێرە
ئەمە جێگەی خۆیەتی ئەم شکستی ئەم دەسەڵاتی کوردی کاکە ڕەبین ئێستا لە ئەڵێ هەر کەسێ لە دنیای خۆیەوە سەیرەکە ئەوەی جامەکە چی تیاوێ ئەوەی لێڕژێ ئەم ئێستا هەستکا کە هیچ قەیرانیە بۆن منەوەکو کادرێکی پارتی خەڵک لە قەیرانانیە لە خۆشگوزەرانیە وەسعەکە بە باشە بینێ ئەمە هەریەکە ئەمە نامێت تۆ ئێستا هەست بە قەیرانەکەی ژیانی من و ئیشی میلەتەکە لە نەبوونیاشی نانیەوی نامانسا منۆکو تۆ جملە تۆڕ نایە لە باش جملە تۆڕ نایە بە بەسئولیاتۆ و بە ئێتیکی قسەکردنەوە ئەو بۆ بینەر لێ باش ئەوە بۆ ئیتیک و جابێنە سەر وشەی ئیتیک و لێکدانەوەشی قسەی زۆرێ بەڵام سەیری فەشەلی سیاسی ئەم هێزە سیاسەی کوردستان بە تەحدید یەکێتی و پارتی ئەمانە لە سیاسیە فەشەلیان هێنا کە ناوخۆ ڕێک بخەن ماڵی کوردی ڕێک بخەن ئەمە چی ئەتوانێ بڵێ نوانیە ئەمە وەکوایە بە ڕۆژە بڵێ بەڵگە وێنەرەوە بۆی کە ڕۆژە ئەمە یەکەم دووەم فەشەلی دیپلۆماسی کاکە هەرم دەسەڵاتی هەرەمەی حیزبەکە ئەم برادرانە دنیایان پڕ کرد کە وڵاتانی دنیا پشگیرمانن یەک وڵاتیان نەتوانی بۆ قەناعەت پێ بکەن ئەمە لە دنیاکریان وی دیپلۆماسی کە ئەمانەی کە دەوڵەتیان دروست کردووە بە دیپلۆماسی ئەمەیان کردووە ئەمەی ئێمە فەشەلی دیپلۆماسی دەسەڵاتی کوردی سێم لە ڕووی ئابووریەوە کاکە هەموو سەرۆت و سامانی کوردستان لە بەردەستی یەکێتی پارتیە و گەندەڵیان تیا کردووە خۆیان ئەڵێن گەندەڵێ خۆیان سەرۆکی هەرێم پرۆژەیە بۆی گەندەڵ و دزەکان بگرێ بەهۆی گەندەڵی ئەمانەوە ئابووری وڵاتیان تێکشکان بەهۆی نەبوونی نەخشەی وردی سیاسی ئابووریەوانێ وڵاتەکان تێکشکان و هەر ڕۆژە تووشی قەیرانێکی ئابووریمانەکەن ئەجا هەواڵانی پارتی و برادرانی کە کەلەم قەیرانە تێناگەن میلەتەکەیم ئێستا لە قەیرانێکی گەورەی بێموچەی و بێشیانیایە ئەمە لە ڕووی سەربازیەوە ئەم پێشمەرگە قارەمانانەی کە باس کران ئەمانەی کە ئامادە بوون گیانی خۆیان ببەخشن باشە هەرم سەرکردانە نەبوون کێ سەرۆکی هێزە چەکدارەکان بوو لە کوردستانە بزانە هەرە و هێزانە بوون لە بەردەمی حشتی شعبیا خۆیان پێ نەگیرا و بەو گەمە سیاسیانەی تەڵانە بەشار هەڵی سیاسی خۆیان ئەمە لە ڕووی سەربازیشەوە کاکە فەشەلیان هێلا لە ڕووی سەربازیشەوە ئەمە ئەو ئەنجاییتر تۆ بڵێ بۆ نمونە ئێستا من وای دانێم کە هیچ شەڕێنەوە کوردستان مەزبوطە و پێشمەرگەکانەوە سنوورەکانیان پارەسۆ لە سا پەنجای هەرێمی کوردستان چێ لە ڕووی یاسایەوە لەی بەرپرسە سەرۆکی هێزە چەکدارەکان لە وڵاتای چێ بووە چێ لە دوکان کۆبوو نەتەوانێت ئیتر هێزێ لەم لاوە دوای دەسە چەورەکەی خۆیان بە نێوانی خۆیان ناسرن ئەوە وردەکارەکەی حیزبێ بۆ خۆیان احترامەمێن ینی ئەوە جەرەعەتی نییە بە یەک دێڕیش ینی باسی ئەوی نەبکەی ینی بەڕووی ئیداریەوە من چۆن ینی هەر ینی حوصلەیەوە منێ وەڵامی شتەکانی شەبە باسی تۆ تووڕەمە ینی ئینسانی بەجانب جەرەعەت و هەندێک لە کوێدا جورئەتی پێویستە بۆ قسەکردن لەو شوێنەی کە بڵێ بەشێک لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە کاک کۆسلەت جێگری سکرتێری گشتی یەکێتی کاک مەلا بەرپرسی دەستەی کارگەری مەکتەبی سیاسی نەزبەت دینکەری مەندای مەکتەبی سیاسی عزیزەکەم خۆ ئەوان نوقتان لەسەر حرفدانەوە هیچ بۆ تۆ نەماوە تۆ جەرەعەتی ئەوە شوێنێ ئەوە لێ بڵێ کێ دەستی چەورە و کی ئەمە چی ئەم جوملانە ئەم تەلاعوبکردن بە وشە شتێکی باشە بەڵێ نا ئەوەش شتەکان بەڕوونی ناڵێ ئەوەش آخر نا ئەوە بێ شتێکان دەیان بەرنامە بکەن و کادیرەکان وەڵامیان بنەوە چونکەوە من حەقیقەتەکان وەڵام نایەن و بەشێکی هەرە زۆرێکێتینە لەگەڵ ئەوەیە و نەخاوەنی ئەوەش بەڵام یەک شتێ پێ بڵێم ئەوانی شارەوە و هەلوعبەکانی ئەتوان بڵێم مامەڵەی پارتی بوو لەگەڵم هێزە یعنی بەشێک لە شکستەکانی تۆ شەرعێت بە 16 ئۆکتۆبەری یانایی چێ شەرعێتی پێ ڕیفراندۆم و هەڵەکانی ڕیفراندۆم زۆر وایە کاکە مامەڵە لەگەڵ من بەکسەری لە تۆ کاکە هیلێرە یەک دەقە لە ڕووی ئیداریەوە کاکە ئیداری ئەم وڵاتەوە فەشەلیان هێناوە لە ڕووی نەتەوەیەوە نووسیوە وازانێ نەخۆشی دانا و زۆر باشە دوام لە ڕووی دیموکراسی و بنەما دیموکراسیەکانەوە ئەم دەسەڵاتە فەشەلیان بەم شتانە زۆر باشە ئەمە حەوت خاڵم بۆ ڕێز حەوت خاڵی بۆ ڕێز کردووی دەتوانی هین کۆڵی لەوە بکەی کە بەفعلی لە هەرێمی کوردستان هەر حەوتی و حەوتی تریش لە ڕەنگەیانی بتوانین بیخەینە سەری موجود نین ئەزانی کاک و ئەوانش بەس نین بۆی من وەڵامی شتێکی تقریبا مامۆسا وەکو شخصی ئەوەی من باوەکو شخصی وەڵامی بمەوە کە کادیرەکانی پارتی جاری هەر بۆت با پێ بڵێم ئەو کاتەشی لە وڵاتە ئەزمەی موچە نەبوو کادیرەکانی پارتی هەر لە ئەزمەی ژیان و گوزەران موچا بوو لەبەرەوە واتێ نەگەی ئێمە لە کەوکەبێکی ترەژین و ئێمە ڕۆژانە لەگەڵ خەڵکا لە ئیش و کرێکاری و وەکەڵ ئەم ژیانە ناڕەحەت وەکو کەوادری وەسەط ئەزانیی کاک شۆڕش ئاخر تۆ خۆ هەموو دنیا وایە ینی تۆ پێت وایە
ئەو کەسانی کە سەرکردایەتی حیزبی دموکراتی ئەمریکیەکەن وەکو خەڵکە وەسەتەکەی ژیانەکە یاسا ژیان و دارایی ئەوانی ڕێخستووە بەڵام لێرە گلەیی ئەوە هەیە کە مڵک و سامانی بەرپرسانی ئێمە لە دەرەوەی یاسانی مامەڵی پێوە دەکرێت و ڕێکخراوە کاک شۆڕش ئەوە گەڕێن بۆ جملەی سەر شاشە دەستی دیکە بڕۆن وڵا ئەزانی جاتەوە پرسیارم لەکەی ناڵی وەڵامە بەمەوە لەبەرەوە ئەوەسم وەڵامەکە فەرموو پرسیاری ئەزانی کاک شۆڕش جارێ ئەو شتانەی کە مامۆسایڵێ مەسەلەی من لە بری مامۆسای شێڵێم یعنی ئەو مەسلەی 16 ئۆکتۆبەر و ئەوانە کە ئەو باسێکان ڕێکەوە منیان لە بنی مەنجەڵەکە بەشێکی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام بۆچی پارتی یا هەر هێزێکی دیکەکەی وەکو یەکگرتووی ئیسلامی یا سۆسیالست یا بزوتنەوەی ئیسلامی یا هێزێکی دیکە کە وەکەڵێ سپۆرتی ڕفراندۆمیان کردوەوە هاوبەشی ئەم دەستکێشی ئەم خیانەتەیەکەی لەبەرچی ینی بەس حەزەکە مامۆسایانی ئەوە لە لای خۆی وەکو ملاحەزە بنووسێ بۆ من خیانەت نەئەزانێ حتا بەرنامەکە 2 ساعتتر پێ بکە و نایڵێ چونکە ئەزانی بۆ تۆ ڕفراندۆم بە خیانەت دەزەنی ڕفراندۆم نەخێنە هەڵەیەکی سیاسی ڕفراندۆم نەموت من باسی 16 ئۆکتۆبەر نه وەکوەوەی کە حەزەکەم یەک شت پێ بڵێم لە دوای مەسەلەی بۆچی تەجاوزی 16 ئۆکتۆبەر تەواو تەجاوزێکم لە دوای کۆڕەوی هەرێمی کوردستان هەنەزاری هەروتان جیاوازە و دیارە و هیچیشان حەز ناکەم لەبارەی 16 هەتا 2 ساعتەکە بڕۆی ناگەرێت لە دوای دروستکردنی ڕاپەڕین و حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان یەکێک لە دەستکەوتە هەرە گەورەکانی کورد کاتوانم بڵێم هەر چوار پارچەکەی بریتێ لە ڕفراندۆم چونکە ڕفراندۆم ئەگەر بەرزانی وەکو شەخص وەکەڵێ هەژماری بکەی وەکەڵێ ئەبێنتە تاکە کەس کە لەگەڵ هەموو ئەو هێزانەی سەپۆرتیان کردوانیان یەک دەنگێک بۆ کورد دروستکەن کە هیچی تخوا کاک شۆڕش ئەزانی کە مامۆستا قسەیەکە ڕێک ئاوهادە ئەنیشی هەتا ئەو قسە خۆیە کاتێک کە من قسە دەکەم پرسیار لە دوای پرسیار لەبەرەوە ئەگەر حەزت لێ بەس مقابلەی مامۆستا بکەم من ئیسلاحات دەکەم و دەڕۆم موازێن لەبەرەوە مەسەلەی ڕفراندۆم دەستکەوتێکە هەتا وەکو 100 ساڵی تریش هەتا وەکو 90 دوایینەوە شانازی پێوە بکرێەوە من وەکو پێشمەرگەیەکی ئەو ڕفراندۆمە هەتا ئەو کاتێک کۆتایی هاتووە شانازی بەو مدە زەمەنەی ژیانی خۆمەکەمەوە بە گێڕی ئاڵتونی ئەینووسمەوە مامۆستاژ خۆی چۆن لێی تێگا چۆن لێی تێناگا و بابەتێکی ترە منی خەڵکی دیکە لە دەرەوەی ئێمە بەش من لە ڕۆژەڵاتی کوردستان و خەڵک تەلەفۆنی بۆ کردوم پیرۆزبایی مەسەلەی ڕفراندۆمی لێ کردوم عەجەبا مامۆستا لێرە بە ئێمە ئێمە دەرەنجامی شکستی ڕفراندۆمی ئێمە لەم دۆخاین ئێمە ڕفراندۆمان نەکردو مامۆستاگیان ئەنفال کراین کیمیا باران کراین ماڵمان وێران کرا 4000 گوند وەکەڵێ خاپور کرا و سووتێندا یعنی چه علاق ئەو عقلیەتە دیکتاتۆریە خۆسە پێێنە سنترالیزمەی عێراق کە بڕای بەوە نییە تۆ هەر هەبی و ئەوەشی کە نووسیوتەوە لە دەستوری عێراقی و چەسپاندوتە ئێوێ لێت بسێنێتەوە بیباتەوە بیکوژێنێتەوە لە دوای 16 ئۆکتۆبەر لە کتابەکانی بۆ وەزارەتەکانی بۆ پەرلەمانی عێراق ئەڵێ الشمال العراق عزیزم هەتا ئێستا ئێمە بە شیمالی حەبیر تێکەن بۆیە ئێمە تاکە شتێکە وەکەڵە شانازی پێوە بکەین ڕفراندۆمە ڕفراندۆم توانی بابێنەوە سەر ئینتیماکەی تۆ ڕفراندۆم توانی ئینتیمای تاکی ئەم وڵاتە و کێروی ئینتیمای هاوڵاتیانی ئەم وڵاتە بەرز بکاتەوە بەوەی کە لە سەدانەوە و ئەوەندەی هاوڵاتیانی ئەم وڵاتە دەنگ بە سەر بەخۆی و سەر دەنگ بە پرۆسی ئەو اینجا کەسیش ناتوانێت ئەم پرۆسە پەک بخا بیوەسێنێ بیکوژێ بیمرێنێ ئەکرێ ئێستا ئێمە بۆ قۆناقێک وەکو تاکتیکێک حکومەتی هەرێمی کوردستان و توێتی ڕێز لە بڕیاری دادگای فدراڵی عێراقەگرین بەڵام نەیوتووە ڕفراندۆممان کوشت نە بە حکوومەت نە بە پەرلەمان نە بە سەرۆکاتی هەرێمی تریش دروست بکرێ مەسەلەی نەتایجی ڕفراندۆم کەس ناتوانێت مەسحی بکا و دیلەیتی بکە بۆیە ئێمە لە هەرێمی کوردستان ئەگەر ئەمانەوێ نەوەیەکی ساخلەم و تەندروست دروست بکەین و ئینتیمای نیشتیمانی بۆ دروست بکەین دەبێت لە پێشدا لە خێزانەکانی خۆمانەوە دەست پێ بکەین لە خوێندەگاکانمان دەست پێ بکەین فێری ڕخنیان بکەین ڕخنە بگرن دژی دز و گەندەڵکار و ئەوانە بن کە سەرۆت و سامانی ئەم وڵاتیان کردووە بەڵام لەبەر دزی وەزیرێک لەبەر گەندەڵی ئەندام مەکتەب سیاسی و سەرکردایەتیەک ئامادە نەبێت چەپڵە بۆوانە لێ بدا کە خاکی وڵاتەکەیان فرۆش ئەبێ ئێمە ڕخنە لە حکوومەت و دام و دەستگاکانی حکوومەت و فڵان وەزیر و گزیری دز جیا بکەینەوە لەسەر بەهەدەردان و فرۆشتنی خاکی کوردستان و خیانەتکردنی نیشتیمانی مامۆستا باسی ئەوە کاکە خیانەتی نیشتیمانی من لە حەز دەکەم مامۆستا ئالیوا لە خۆی بپرسێ ئەڵێ کە باسی 16 ئۆکتۆبەرەکە دەوتێ سیوێکی ئاب یەک دەرئەنجامی خراپی سیوێکی ئاب مامۆستا بە بینەرانی ئەم کەناڵی بڵێ با منیش احتراف بکەم کە سیوێکی ئاب بکانێتە لە سیوێکی ئابە مامۆستاگیان پارتی یەکێتی هێزی ئێرانی هێنا بۆ هەولێر پارتی بە گڵۆپی سەوزی ئەمریکا و UN کە بڕیاری 688 نۆفلای زۆن هەبوو بە گڵۆپی سەوزی ئەوان حکومەتی عێراقی هێنا لە 24 سەعات ئێران و هێزەکانێکێتی کردە دەر
حکوومەتی عێراقی چوە بۆ شوێنی خۆی زەحمەت نەبی ئەوانەی 16 ئۆکتۆبەریان کرد ئێستا بە سەردانیش ئەتوان بچنە کەرکووک ئەتوانن بڕۆنەوە وەک بە ئازادی لە کەرکووک حەزەکەم بزانین سێکدەریان داناوە بە سەک تەفتیشیانە عەزیزم فەرمانە وڵا قسەکانی کە ڕێبین من تاوان ڕێزی لێگرم وەکو کادرێکی پارتی ئازادە چۆن قساکە و باشە لە سیوێکی ئابەوە دەست پێ بکەم سیوێکی ئاب بەڕێزم بە هەموو پێوەرەکان سەیریکە دوو هێزی کوردی کە حکوومەتیان پێک هێناوە لە ململانەیەکی سیاسیان هێزێکیانە چێک کە دوژمنی کورد بەعسە و خوێن مژی کوردەی هێنێ بۆی زاڵ بێ بەسەر لایەنەکەی ترا بەدەڵ هێنابوو مامۆستا هێنابوو ئێمە ئێستش لە کوێن پارتیش تورکیایە بۆن مامۆستا ئێستش ئێمە بە زۆر عێراقینین خۆمە کاک شۆڕش بۆ ئێستش عێراقینین ئێمە ئەگەر یەک جار ئەوەی ئێمە خیانەت بێ 100 جار هی ئەوان خیانەتە لەبەرەوەی ئێمە چوین ئەم عێراقمان هێور کە بە شەق ئێستش بەشێکین ئەم دەسەکە کە شۆڕش ئەمە کێشەکەی کووردە کە کورد وای لێ دەست بۆ حرامەکانە بە قەیچێکە ئێمامە خیانەتێکمان کرامەیەک ئەم 100 ئەیکا هێزە کوردیەکان وایان لێ بێم هێزانە کە ڕەمزی نیشتیمانی و نەتەوەی ئێمەن خەباتیان بۆ ئێمە کردووە پەلکێشی دوژمنانی کوردەیەنن بۆ زەر نیشتیمانەکەی خۆیان ئەمە بەرەنجامی سیوێکی ئەمە نەتیجەوە جیاوازی ئەنجام پێی وایە لە سیوێشی ئاب لەگەڵ 16 ئۆکتۆبەر گەورەی تر وای کرد تاگڕەوی و یعنی تاگلایەنانەی ئەمەی کە دوایی بەڕاستی دەست برا بۆ هەموو حرامەکان لە مؤسساتەوە لە هەموو شتێکەوە ئەمە بەرهەمێکی سیوێکی ئابە بەرهەمێکی سیوێکی ئابە هەموو گەندەڵی و شتەکە ڕوویە ئەمە مەجای چۆن وای کرد کە تۆ بەچی پێکاکە پێوەرە زانستەکەین بۆ بخەرە ئەویان زۆر چاکە یەشی لە نەتیجەکانی سیوێکی ئاب ئەوە نەبوو کە هەو بەفعلی پارتی کرد بە دەسەڵاتداری بڕۆ لە خەڵکی هەولێر بپرسە بڵێ پێش ئەوەی سیوێکی ئاو بڕۆ بدا خەڵکی ئەزانی ینی وای لێ هات ئەسڵەن لە تەوەری بەرە چونکە مامۆستا لەبەر ئەوەی فعلەن چاودێری سیاسی نیە و بێلایەن نییە دەبێ هەر بێتەوە بۆ وەتەرانە نامەستا بەرا خۆمەر قسە لەسەر ئەوەکەم کاو ئەیڵێ خۆ زۆر باشە خۆمەتم بۆ دروست زۆر باشە کاگڕێوێ خۆشە قسە لەسەر من خۆش مەکە زۆر باشە ئازادە خۆ تۆ لێرەدا باش من پرسیارێک لەبەر وەکڵێ باشیر بە 70 ساڵ خەباتی منەکەی مامۆستا ئەتەوێ من پێ زۆر بڵێ سیوێکی ئاب بە هەموو پێوەرەکان تۆ ناتوانانی بڵێ ئەمە شتێکی شانازی پێوەکەین و جو ئایندەش ئەوە دەستان بێ و ئەمە بەرهەمەکانێتی کە نەخێر ئەو بەرهەمی 16 ئۆکتۆبەرە تەنها یەک شانازی و شکۆی ئەوەی کە تۆ بۆ وڵاتە تۆمار کردووە ئەتەوێت بە پارتی بە 70 ساڵ خەباتی پارتی بڵێ ئەمەی کە ئێستا هەیە و خراپە هی زۆر باشە بەڵام تۆ تەنهای مامۆستا تۆ سیوێکی ئاب و 16 ئۆکتۆبەر خەیتە تای ترازوی ئەویشێکە لە ژمارەکان بۆچی ئەوەی 16 ئۆکتۆبەر پرسیارێک لە بەڕێز دەکەم تۆمەتبارکردی ئەم دەسەڵات و ئەم هێزە کوردیانە بەوەی کە لە پشت دابەزینی کردوی نەتەوایەتی ئەم میلەتەن یعنی حەز ناکەی تۆمەتێکی زۆر بێ بنەمایە بەلەبەرە چاوگرتنی ئەوەی کە ئەم هێز و ئەم دەسەڵاتە خاوەنی کۆمەڵێ مەکسەبی زۆر گەورەی نەتەوەیین بنمونە دروستکردنی پەرلەمان حکوومەت دواترین دەستکەوتیان وەکو لە پێشەشی بەرنامەکەشم دا ئاماژەم پێیدا ڕیفراندۆمە کە وەکو کارڕێبینیش گوتی بۆ یەکەمین جار توانی نەک کورد لە هەرێمی کوردستان لەم بەشەی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان لە دووری خۆی کۆکاتەوە بۆ یەکەمین جارە کورد یەک دەنگ دەبێ ئەمە شتێک نیە شانازی پێوە بکەین تاوان پرسیارەکەن بەشێکەوە یەکێتی پارتی خەباتێکیان کردەوە هیچ کەسێ ناتوانێت شەهێدی ئەوە نا ئەوە جێگەی شانازیە شۆڕشیان خەباتیان هەتا من بە هیچ جۆرێ بە سوکایەتی باسی ئەم هێزانە ناکەم بەس من ڕخنەیەکی زانستیان لێگرم کە ئەوەی ڕۆیان ناوە بەرپرسیانن لێ بۆ نمونە ریفراندۆم کە شتێکی گەورەی نەتەوەییە کاکە شۆڕش تۆ بیرتە لە سلێمانیا لە 150 خەڵکەکە دەنگی پێنەیە باش ئەگەر شتێکی نیشتیمانی دەیان چاودێری وەکو ئێوە لە پشت ئەم لە 150 بوون کە نەچون بۆ جەنگدان خەڵکانهاندا خەڵکی ناڕازی و ئەمە بۆ هێشتنەوەی بارزانیە ئەمە نازانم بۆ چی پارتیە شەکان وازەح بوو دووشتی گەورە لە ڕیفراندۆم غەڵەتێکی گەورە یەکەم ناوخۆی ڕێک نەخرا بۆ ناو ماڵی کورد تۆ شتێکی وا گەورە دەسەبەی ناوماڵی کورد ڕێک بووە کەی ناوماڵی کورد مامۆسای بەڕێز کەی ناوماڵی کورد ڕێک بووە تاوەکو ئێمە چاوەڕێ بکەین بۆ شتێکی گەورەی وەکو دەوڵات کە تو ئەمە خەڵک لە دەرەوە بەگاڵتە باسێکە دەوڵەتیان دروست کرد چەند لەگەڵ پرۆسی دروستکردنی دەوڵەتە عەقڵەکان و بیرمەند و سیاسەکانیان لەگەڵ یابوون سەیرەکەی ئەمانەیەکەم ناوخۆی ماڵی کورد داعی بوون ناوخۆی ماڵی کردەکانمان عاقڵ بوون بیرمەند بوون نەخێر بەدڵ دووهام شت
هێزی دەرەوەی بۆ بسازێنی باشە چێ دەستیەکێتی و پارتی کردبوو کە ئێران و تورکیا ڕازیکە لەسەر ڕێفراندۆم خۆ ئەمانە ئەم دوولایەنەی کە تەڵام من ئەڵێم یەکێتی و پارتی بەرپرسیان چکە ئەوان لە حکومەتا بوون ئەوان هێزی سەرچین ئەوان هێزی چەکداریانە بوو ئەوان شەڕی ناوخۆیان کردووە ئەوان ئەم ڕێفراندۆمە و تەڵانەوە هێزانەشی لەگەڵیانان بابزانی کاکە ڕێبین بەرپرسیارن لەسەرەوەی کە بە ئاسانی تەڵان زۆر بەشیان لێیان پەشیمان بوون و زانیان کە ئەمە بە هەڵەیەکی گەورەیە بردوون تۆ ئەمە دووشتی گەورە ئەنجا با بێمە سەرەوەی کاک سەفین دزایی لێدوانی ئەمڕۆی کە لە کەناڵی جەنابیشتان لێدراوە بەجلی کوردی و قسەکاری کرد ئەڵێ ئەمە ئێستا کە گوزارێ لە نێوان هەرێم و حکومەتی بەغدا شتێکی ئاساییە یعنی بە شتێکی ئاسایی ئەزانێ بۆچی چونکە ئەمە خۆی ئەزانێ بەرهەمی شکستی ئەم دەسەڵاتە کوردیە لەگەڵەوەی کە بەغدا هەر لە هەولێرە بوو فەرشی سووریان بۆ ماڵێکی و حکومەتەکانیان بۆ دروستە کرد ئەمانە سیاسەتێکی هەڵەیان بەرامبەر بە حکومەتی عێراقی و بەغدا شاکرد ئەوە نەتیجەکەیت ئێستا چۆن زەلیلی کردوون من سەیرم لێ کاک ڕێبین ئەڵێ بەرهەمەکان ڕیفراندۆم یعنی تۆ نایبینی پارتیەکان لە ناو خۆتانە باسی ئەوە ناکەن کە سەرۆکی هەرێم بۆچی چۆتە لاوە ئایا سەرۆکی هەرێم نەبوو بەرهەمی ڕیفراندۆم نییە کە لاکەوتۆ لە دەسەڵات وازیانە و هەموو دەسەڵاتەکان گواستراوەتەوە بۆ حکومەتەکان سەرۆکی هەرێم بوو ئەیان وازم کورسێ نایە لە بەر ڕیفراندۆم یانی ئەزانتی مامۆستا ڕێک عینی احترامە مەلای مەشهورە و کوڕەکەی و احترامان بۆ بینەران ئەو عینەی کە پیان بوو سوار ئەبێ ئەڵێ مەزل ئەم پیاوە بەتەمەنە بۆ سواری ئەمە بۆ کوڕەکەی گەنج دەسەڵات خۆی کردەوە مەلای مەشهورە ئێوە مەلای مەشهورن کە بەم شێوە و بەم مەنتیقە ئەخوێنەوە من پێم خۆش بوو ناکاگرێ ئێستا جوابیەوە خۆت ئێستا نمونونەکە نێنەوە دەسەڵات وەکو ئەوی مەلای مەشهورەی لێ هاتووە با نمونونەکەمان لەسەرەوە بێ فەرموو دەسەڵات ئێستا خۆی کردووە بە مەلای مەشهورە سوارە بێ هەروەی دابەزێ هەروەی هەڵەتەکانی مامەسا ئێستا خۆت نمونونەکە لەسەرەوە تۆ ئەڵێ ئەم بەرهەمێکی ڕیفراندۆم بریتێ لە وازێنانی سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان لە حملەی بانگەشەی ڕیفراندۆمی شاوتی من لە دوای ڕیفراندۆم واز لەم پۆست و کورسێ لەسەر ئەم پۆست قرار بوو تا دەوڵەتەکەی ئەعلان نەکەواز نێ کاکوش آخر دەبرا تۆ یەکسەر ئەچینەوە بۆ یعنی ئێستا دەستکەوتێکە کە وازیانەوە آخر مدەکەی تەوا بوو برا ئێوە نەتانەوت ئەم پیاوازە کورسەکەی نایەنێ هێناوە نایەن ئەی بۆ لە کاتی خۆی وازینیانە دەرەنج آخر یەک ئەوە نییە ئەم پیاوە لەسەر ئەم کورسی وەکەڵێ نووسابێت و دانە بازی بێت کاتێک کە مودەی کاتی یاسایی خۆی تەواو بوو لەسەر داوای یەکێتی نیشتیمانی کوردستان داوا کرا 2 ساڵی هەر حەزەکەم بزانی ئەوە زانیاری و معلومەیە مەکتەبی سیاسی یەکێتی داوای لە مەکتەبی سیاسی پارتی کردووە 2 ساڵ هەڵبژاردن دوا بخەن لە بەرامبەر ئەمە دەستور وهابی ئەوانە هەمووی مامۆستا هەمووی ڕێکەوتن بوو و لە پەرلەمانی بۆکەڵی پاڵپشتی یاسایی بۆ کرا شەڕی داعش هاتە پێشەوە 2 ساڵەکە تەواو بوو شەڕی داعش هاتە پێشەوە دەبوو کەسێک تەنسیقی ئەم هێزە چەکدارانە بێ بۆ بەرەنگاربوونەوە و پێبڕینی ئەو شەرەفەی کە بەرزانی پێی بڕا کە بەدەیان شەو لەو سنگەرانە لەگەڵ پێشمەرگە و بەکوڵ و بەقاڵ و کەسوکاری خۆی لە سنگەرەکانی پێشمەرگە آخر مامۆستا ئەوەندەی قسە کردووە تۆ پرسیارژنەکەی تەبێت زۆر چاکە ئەوەندەش مەجال بە تۆ دەدەم قسە بکەی زۆر باشە وڵا ئەزانیی ئێستا تقریبا بەهرەوەقوینیشی لێ بێ بنێرانیش تقریبا ئاو هەیە 2 کەس بێ کەسی ئەجا من هیوادارم تۆ بێلانی خوب زڵم لە من ناکەی بەجددی ئەوەش بۆ زۆر چاکە تۆ تۆزەکەمی کاکڕێبینەوە بە تۆشی دوایی بەیانی گوێ لە بەرنامەکە بگرەوە باشە سەیری بکەوە من دڵنیام ئەو کات هەز دەکەی تۆ زڵمێکە لە من کردووە لەو قسەیە گەردم ئازاد تۆ گەرد لە ئێستاەوە ئازایە قبول نەبێ تۆ خۆ سەیری بکەرەوەی بین زۆر باش بەم پرسیارێک لە بەڕێز بکەم دەگوترێ ڕاپەڕینەکەی ساڵی 1991 سەرەتای کۆتایی پێهێنانی هەستی ئینتیما بۆ لای تاشی کورد بەهۆی ئەو کۆمەڵە ئەحداسەی کە حیزبەکان لە دوای ڕاپەڕین لە شەڕی ناوخۆ لە هێنانی هێزی ئەملا و ئەولا لە چی و چی لەو هەموو گەندەڵی و بێسەروبەرەیەی کە ئەم بەڕێزە ڕیزی کردبوو هێنانە پێشەوە ئینی ڕاپەڕین بۆ خۆی چەند دەستکەوت بوو نەتائیجەکانیشی ئەوەندە ینی ڕاپەڕین دەستکەوتێکی گەورەیە و بەرهەمێکی گەورەیە و پارچەیەک لە پارچە داگیرکراوەکانی کوردستانی گواستەوە بۆ قۆناغێکی دیکە لە قۆناغی شۆڕژگەڕێ و قۆناغی حکومڕانیکردن و ئەو شتانەی کە ئێمە لە قۆناغی شۆڕژگەڕینەمان بوو لە قۆناغی حکومڕانیکردن توانیمە بنیادی بدەین و ئەو شتانەی بنیادمان لەبەرەوە تەجروبەمان نەبوو ئەزمونمان نەبوو 200 ساڵە حکومڕانی ناکەین هەڵەیتایە کەم و کوڕیتایە گەندەڵیتایە احترافی پێ دەکەین دەستی بۆ دەبین دەمانەوێت چاکی بکەین و جەراعەت و
جورئەتیشمانەیە بۆ چاکردنی وەشانیش لەبەر مەسئولیاتە خراپەکانی دەدەین و ڕێی لێ ناکەین. بەڵام ئەگەر تۆ پێت وابێت ئینتیمای تاکێک پێش دروستبوونی کیانی هەرێمی کوردستان دوای کیان وای منیش پێتەڵم نەخێر دەبەرەوە ئێمە مؤسساتمان دروست کردووە مؤسساتەکانمان هەڵی کردووە ئەحتیاط ئاساییە هاوڵاتیانی ئەم نیشتیمانە بڕخنەی لێ بگرن داواکاریان لێ هەبێ و بابەتێکی دیکەش کە ئێمە لە بەردەم کۆمەڵە دیاردەی زۆر مەترسیدارداین هەندێکش تەبیعی نییە ئێستا خەڵکێک هەیە هوتاف دەشێشی بۆ ژیانی عەپاتی تو ئەمە بە تەبیعی دەبینی. ئەزانی کاک شۆڕش ئەوە بەرهەمی ئەو قوتابخانەیە کە تقریبا لە گۆڤاری ڕزگاریوە دەست پێکەوە قوتابخانەی جمێن و تەشهیر و سوکایەتیکردنی و وەکەڵە فێرکردنی مناڵ و تەواڵە بە جمێ و بە سوکایەتیکردن و بەو قوتابخانانە دیارن وە ئێمە لە حیزبەکەی خۆمان قوتابخانەی جنێ و تەشیر و سوکایەتیکردن و بێئینتیماییکردن و بێڕێزیکردن بە پیرۆزیەکانی ئەم وڵاتە بە خاک بە نیشتیمان ئەوەمانەیە و هەر کەس و هەر حیزب و هەر لایەن و هەر ڕۆشن بیرێک و وەکەڵە دێڕێک لە ژێریا خۆی بەرپرسیارە لە هەر نووسین و هەر قسە و هەر لێدوان و هەر سیاست لە سیاست حیزبیەوە ناکە ئەمە یەک دووما ئەویستمەوە بڵێ مەسەلەی سیستمی گلۆبالیزیشن کە پێوترێ بە جیهانی بوون یعنی سنوورێکی بۆ دنیان هێشتووە و بۆ تاسیری لەسەر کاڵکردنەوەی ئینتیما هەیە و ئەم ئینتیماش بەردەوام پێویست ڕەنگە پێویستیش بەوە نەبێ بەردەوام تۆ پێوا بێ لە دەرەجی 100 بێ لە دەرەجی 90 بێ ئەو کاتەی هاوڵاتیەک موچە وەرناگرێ ئێمە لە ئەزمەی داراییان گرفتی هەیە گیرفانی خاڵێ مناڵەکەی نەخۆشەکری خانووکەی پێنادرێ دەیهەوێ سیارەی هەبێ خانووی هەبێ ژیانی هەبێ تۆ مایکێک بیتە بەردەسی 1001 جنێ و تەشیر دەکەخەوە ئاخرت خۆ ئەو تۆ بێ حەقی ئەوەی بدەیتێکە وەکەڵێ منفەسێکە بێ بۆی قسەی خۆی لێەوە بکە ئەوانش ئیستیغلالی ئەو کاتی کێتە سەر مەسئولیاتی من ئەو کاتی کێتە سەر مەسئولیاتی من بۆی کە کاریگەریەکەم لەسەر دروستکردنەوەی ئینتیما یا لەسەر کاڵکردنەوەی ئەو بارگرژە دەرونی لەسەر ئەو هەیە دەبێت بە ئیتیک بە ئەخلاقێکەوە قسە بکەم کە بڵێن بەڵێ ئەم دەسەڵاتە گەندەڵە ئەو وەزیرێک کە گەندەڵی ئەکا خاکی هەرێمی کوردستان لێی تاوانبار نییە کە ڕقت لە فلان ئەندام مەکتب سیاسیە ڕقت لە کەرکووک لە هەولێر لە دهۆک لە زاقۆ لە سلێمانی لە هەڵەبجە نەبێ ئێستا مامۆستا یعنی تۆ بێنە بەرچاوی خۆت هەرچی شت هەیە لەم شارە بەتایبەت لەم زۆنەی کلێرە هەرچی شت هەیە ئامادەی بۆ خۆپیشاندانکردن دی و کەمپین دروستکردن و ئەو هەموو مسەقەفینەی کە ناوی دەنووسێ بۆ دژایەتیکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام یەک خۆپیشاندانم پێ بڵێ کە کرابێ بۆ لە دەستدانی کەرکووک یەک خۆپیشاندانی وەکەڵێ جدی لێرە بەڵێ یعنی دەکرێت بۆ عەفرین ئەوە من عەفرین زامی دڵی هەمومانە بەڵام خێرە هەر لەم شارە بۆ کەرکووک ناکرێت هەر مسەقەفینەکانی وەکو من ناڵێ مامۆستا مثلی مامۆستا لە پێشی زۆر پرسیارێکی وەجیه نییە ڕخنەیەکی زۆر جددی و بەجێ نییە بەدڵنیاییەوە لە دوای ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبر یعنی مەقولەی هێز لێرە هەبێت دەیان بەرنامە بکات لەسەر ئەفرین لەسەر ئەوەی لە ئەفرین ڕووەدا لەسەر ئەوەی کە تورکیا دەیەوێت ئەفرین داگیر بکات هێز هەیە لەم سلێمانیە شەو نییە بەرنامەی نەبێت لە کەناڵەکەی شەو نییە جنێو نەدا بەم و بەو باشە بەڵام بەتی لە چاوێژی لایەک ناکاتەوە بەلای کەرکووک کاکە شۆڕش خۆی ئەمەیە بەڕاستی قەیرانەکان قسەی مۆزوعی مان پێویستە قسەی بەلایەنەمان پێویستە بۆ ئەمە بەدڵنیاییەوە ئەوەی یەکێکە لەوەی کە شکستی میلەتی ئێمە شکستی ئەم هێزە سیاسیانە کە شوێنێکی وەکو کەرکووک و یعنی شارێکی گەورەی وەکو کەرکووکە بە قودس و بە دڵی کوردستان ناویانە بەر هەرم هێزە سیاسیانە بوون ڕاستە 16 ئۆکتۆبر بەڕاستی ئەوەیە خەڵکی کوردستان من دووربینانەتر سەیریەکەم ئەوایە سەرانی ڕێفراندۆم و ئەوەی 16 ئۆکتۆبەری شتەکان تەکەڵاو دەکەیت چونکە یەکێتی و وەکو ئەو باسی ناکەم یەکێتی و پارتی و هێزانەی لەگەڵ یابوون بەرپرسیارن لەوە بۆیە خەڵکی کوردستان بەتایبەتی سلێمانیش نا من بەدڵنیایەوە هەز ناکەیانەکان تێکەڵاو دەکەیت نا ئێستا زین بۆ مامۆستا لە نووسینەوەی یادداشتەکانی خۆیان ڕۆژگارێک ئەم قسانی ئەم بەرنامە بە هەڵە بۆ ئەینوسمەوە سەیریکە چونکە بەڕاستی یەکێتی و پارتی لەوەیە هاودەنگ و هاودەست بوونەوەمە بەشێکە لە بەرهەمی ئەوان هەتا ئەم وەسای کە بەسەر یەکێتیە هاتووە کە ئەوە یەکێتی بەم شپرسیە و پارتیە بەڵێ دەستێکی پارتیشی تایە کە پارتی یعنی هەردەم لە شەڕا بووە لەگەڵ یەکێتیە و ویستێت و یەکێتی ئەو هێزە نەبێ کە منافەسەی سەرەکی یەکێتی بە هێزێکی عاقڵ بێنی لە کەرکووکیشە زۆر باشە لە کەرکووکی شار منافەسەی حیزبی یەکێتی و پارتی بوو کە یەکێتی وا لێکە لە چاوەی کە پارتی بۆ نمونە دەسەکرێ بەسەر بیرە نەوتەکانە و تاگلایانە
ئەتوانێت شتەکان بکە زۆر ئەمە بەرهەمی ئەمانەیە ئەمە تەمان کاڵی بۆش نەکراوە قسەکەتەوە ئەوایە لە سلێمانیا گەورەترین خۆپشاندان بۆ بکرێ بەڵام قسەیەکی کاکە ڕێبین کاکە کەمپین و خۆپشاندان ئەمە دیاردەی دیموکراسین لە هەر وڵاتێکی زیندوی دنیای بێ بکرێ کە لە هەولێر و دوهۆک ناکرێ ئەوە خەڵک دەسەڵاتەکە تۆمەتبارەکە کە ئەمە پارتی نایڵێ خەڵک لێ بە زیندوێتیەکی نە کوردستان یەک قەیرانووی لێرە لێرە بۆ کەرکووکێ بەرپرسیارە خۆ پارتی لێرە حاکم نییە لێرەش بەڕاستی خەڵکەکە بێزار بوو لە سیاسەتی یەکێتی و پارتی یعنی میلەتەکە بەداخەوای لێە حەزەکە بەوەی کە شکستیان دوهێزە بە چای خۆی ببینێت ئەگەر سابینێتەوە و خاک و ئەخەوە یەکێک لە فەشە لە نەتەوەیەکە ئەمانە وایان کرد دەسەڵات یەکێتی و پارتی وای کرد خەڵک لەو ئینتیما جوانە نەتەوەیە کە هەیەی بێزار حەزکە ئەم دەسەڵاتەوە دووشت لێکتری زیان ناکەنەوە کاگە ڕێبین قسەیەکی جوانی کرد قسەی لەسەر ئەوە کرد کە خەڵک لە نەتیجی ئەوەی کە ڕوودا حەقی خۆیەتی یعنی گزارش بکە لە هەندێک خەمی خۆی کە تایبەت بە ژیان هەیەی بەڵام ئێوە دێن تەفسیرێکی خراپ بۆ ئەمە دەکەن ئەوەی ئەمڕۆ ڕوودەدا لە ناڕەزایەتی خەڵک بڵێ بە تاکید مایک ببێ بەردەمی هەر کەسێ یا زۆرینەی ئەم خەڵکە قسەی هەیە ڕەخنەی هەیە بەڵام ئەمە مانای ئەوە نیە ئینتیمای ئەم خەڵکە لاواز بووە ئەوە تەفسیری هەڵەی ئێوەیە بۆ قسە بۆ ناڕەزایەتەکانی خەڵک تۆ بتێوە نەتێمە خەڵک بەدەست خۆیەتی خەڵک هیوا و ئومێدی بە نەتەوە وڵاتێ نامێنێت کە کۆمەڵێک سەرپەرشتێکم بەردەوام قەیرانی بۆ دروستەکە بەردەوامی خەنی کێشەوە لەبەرەوە خەڵک تۆ بتێوە نەتێ من و تۆ بمانەیە نەمانەیە بێهیوا بوون لەم دەسەڵاتە زۆر باشە کات ئەبێ ئەم دەسەڵاتە کوردیە شکست بێنێ کۆتایی پێبێ ئەمجا خەڵک جارێکی کرد تۆ دەڵێسی 20 ثانیش بۆ تۆ شارێکی زۆرم دەسەرە ئەو پیوادە شکست بێنێ ئەم دەسەڵاتە اینجا وڵا جا هەوڵی ئەم داعیانەی کە هەر ئەیانەوێت دەسەڵات شکستی پێبێنێت دڵنیا بێت کە شکست نایەنێ و حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان و ئەم ئەزمونە مێنێتەوە و ئەو حیزبەی کە مەسئولیەتی شانی داوەتە بەرپاراستنی ئەم ئەزمونەوە ئەم مەسئولیەتە دیارە و ئەم خەونانەش ئەبێ وەکەڵێ ئێوەش ئەبێ ڕۆژ لە ڕۆژان داوای لە بردم بکەن ئەگەر خەڵەت بۆ بینقەی چێکە بەڵام بەڕاستی یەکێتی و پارتی مناڵێ زۆر باشە ئەم سیاسەتەی کرد زۆر سپاسانەکەم زۆر بەڕێز کاکە ڕێبین ڕەحیم کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان زۆر سپاسەکەم هەروەها زۆر بەڕێز مامۆستا ڕێبوار عەلی چاودێری سیاسی سپاس بێوەش بینەرانی بەڕێز دەستخۆش سپاسەکەم زۆر سپاسانەکەم